سڵاوتان لێبێت من مهندسە هاژان نافع بەهائەدین ئەندازیاری شارستانی لە زانکۆی تەواوم کردیە. ڕاستی وەکو ئەمن وەکو ئەندازیارێک تقریبان لە دەوری 80 خانوو ئیشم تێدا کردیە لە خانیەکانی کەلەپوری کۆیە. ئەمە کاتێک کە لە زانکۆ بووین پێمان دەگوترە کە ئایا ئەو زانیاریە و ئەو ئیشەی کە هەمانە بە دڵسۆزیەوە بیکەین. و ئەمن دەوری 2 مانگێک لەو خانێک کەلەپوریانە ئیشم کردیە بە نوعێک کە ئیشمان تێدا دەکرد ئەوەندە بیرۆکەی جوانی تێدا بوو، ئەوەندە شتی جوان بەکارهاتە بوو کە چەند ساڵێکە یعنی چەند سەدەیەکە کە ئیشی تێدا کرایە. حاڵی حازر لە ئێستادا دەبینی خانیەکان بەو شێوەیە نییە، یعنی ها بەو نوعە فکرەی تێدا بەکار نەهاتیە. و بەڵام یعنی کە ئێستا دەبینی بەو شێوەیە لە ناوچووە ئەو خانیە کەلەپوریانە بەڕاستی هەست دەکەی سەروەتێکی زۆر بە نرخمان لە دەستدایە. یعنی ئەو خراپیانەی کە هەیە ئێستا ئەگەر بێت و ئەو خانیانە نەمینێن ئەو کەلەپورێکە ئێستا لە کۆیە، چونکە بەڕاستی کۆیە زۆر دەوڵەمەندە لەو خانووە کەلەپوریانە. ئەگەر ئەوانە نەمینێن چونکە زۆری ئەندازیارەکانی تەلارسازی زۆربەی ئەو دیراساتەی کە لەسەریانە لەسەر ئەو خانیە کەلەپورانە دیراساتی لەسەر دەکەن. ئەوە یەکەم خراپی کە هەیە. ئەو دووەم لە زۆربەی وڵاتان کە تو دەبینی کەلەپورێکی جوانیان هەیە و پاراستیتیان، یعنی لە زۆربەی وڵاتان دەبینی ئەو کەلەپورەی کە هەیەیانە کرایتە ئوتێل، کرایتە شوێنی زۆر باش و بە نرخ پاراسترا. بەس نازانم لە کۆیە ئەو شێوە پاراستنە زۆر کەمە. لە زۆربەی کوردستان یعنی هەرێمی کوردستان زۆر گرنگی بەو بابەتە نادرێ. ئەگەر ببینین ئەو بابەتە زۆر یعنی گرنگە. ئەو نمونەی هەمانە ئەو خانەی مەلای گەورەیە کە سپاسی شوێنەوار دەکەین. ئەو خانەی دووبارە نۆژەن کردیتەوە، خانی مەلای گەورەیە. ئیدی ئەوەی کە بەکار هاتیە بەڕاستی زۆر شتی ئەندازیاری بەکار هاتیە لەو خانووە و دەتوانێت 2 ڕۆژی کە یعنی مەسەلەن چەندین ساڵیکە فکرەی دیلێەوە بگرێ، مەسەلەن بکرێتە مەکتەبە یان شوێنی دی، یعنی شتی زۆر باش دەتوانێت ئیسیفادە لەو خانووە بکرێت. و ئەو خانەوە بێجگە لەو خانووە ئەو خانووی تریش ئەگەر بکرێ دووبارە نۆژەن بکرێتەوە ئیسیفادەکی زۆر باشی لۆ شاری کۆیە دەبێت. گرنگترین شت ئەو مەتریاڵانەی کە بەکار هاتبی لەو خانووەدا تاقەکانە، ئەو تاقانە و دیوارەکانی زۆربەی دیوارەکان بەرد بووە و خشتیش بەکار هاتیە. ڕاستی خشت زۆر ئەوە نامینی تەمەنی کەمترە. ئەگەر هاتبە بەرد بەکار هاتبە زۆر باشتر، بەس چونکە خشتە زۆر کەم خۆی دەگری، تەمەنەکەی زۆر کەمە. ڕاستی ئیدی لەو کاتەدا چونکە ئەو مەتریاڵە هەبووە زیاتر لە کوێ خشت بەکار هاتیە، ئیدی تەمەنی کەمترە لە چاو ئەو. بەس لێش پانی دیوارەکانیان زۆر دانایە چونکە خشت تەمەنەکەی کەمترە و پانی دیوار هەبووە 1 مەتر بووە لە خانی وا کەلەپوری کە قیاسمان کردیە. ئەوەی بەکار هاتیە لە خانیەکان زۆری نافورە هەبووە لە ناوەڕاستی خانیەکەی کە ئێستا زۆر بەکەمی دەبیندرێت لە خانیە مۆدێرنەکان. لە حەوشی خانیەکان زۆری ئەوەندەی کە ژوور کەمتر بووە، حەدیقە و حەوشە زیاتر بووە. کانی شاری کۆیە مەکتەبی حاجی قادری کۆیی کە نەجیبەخان یەکەم کچ بووە لە شاری کۆیە خوێندنی تێدا کردیە و ئێستا ئەگەر تەمشایەکی بکەین دەبینی ڕوو لە ڕووخانە. ئەگەر باش بکرێتەوە دووبارە نۆژەن بکرێتەوە دەکرێت بکرێتە کتێبخانە چی باش و ئیسیفادەی لێ بکرێت لە ڕووی خوێندنەوە وەکو مۆزەخانەك دووبارە کاری تێدا بکرێتەوە. چونکە کەلەپوری شاری کۆیە یعنی ئەها ئەو شاکارە
بە شێوەیەکی ئەندازیاری قورس نییە ڕاستەکەی، چونکە لە فەرمانگەی کەلەپور هەموو ئەو خەریکانە هەیە، ینی بە ئەندازیاری ڕسم گیرایە، دیکۆمنتاری کرایە لەو شوێنە هەیە. ینی ئێستا ئەگەر بتەوێ دووبارە دیزاینی بکەوێت، دووبارە کاری تێدا بکەوێت، ئیشەکی ئاسانە و دەکرێت. کۆتا قسەم کۆتا وتم لەسەر ئەو خانیە کەلەپوریانە، هیوادارم وەکو هەرێمی کوردستانەوە بزات شاری کۆیە گرنگی پێ بدرێت ڕاستی، چونکە ئەوە بنیاتی شاری کۆیە، ئەوە شاکاری شاری کۆیە. هیوادارین گرنگی زیاتری پێ بدرێ و لەلایەن شارەوانی و فەرمانگەی کەلەپوری کۆیە، شوێنەواری کۆیە زیاتر بتواندرێ ئەو خانیانە نۆژەن بکرێتەوە و کاری دروستی لێ بکرێت.